بێگومان هیچ سەرڕوپێکەدانێک بێ قوربانی نابێ. دیارە ئێمە شەیدمان هەبوو و چەند بریندارێکمان هەبوو، هیچێکی لەو بریندارە نەمن بووم. ئەمڕۆ یادی 5 ساڵەی شەیدکردنی لیوا شێرکۆ فاتیح شوانیە. لیوا شێرکۆ فاتیح شوانی کە یەکێک بوو لە فەرماندە هەرە ئازا و قارەمان و چاونەترسەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕاودونانی تیرۆریسانی داعش و هەموو ئەو گروپ و دەستە و تاقمە تیرۆریسیانەی کە هەمیشە هەڕەشە بوون بۆ سەرخاکی پیرۆزی کوردستان. من هەموو فترانی کە لە وەکو فەرماندەیەگەم ناسی لە لیواکەی خۆیان و لیواکەیان هەموو خەڵکی تێکۆشەر بوون، هەموو شەڕانی کە بێجگەلەوەی کە شێرکۆ خۆی پیاوێکی ئازا بوو، پیاوێکی عاقڵیش بوو، پەیوەندیەکی زۆر ڕێکوپیش دروست کردبوو لەگەڵ هاوپەیمانەکان، لەگەڵ ئەجنەبیەکان، عیلاقاتی لەگەڵ هەموو هێزەکانی ناو کەرکووکیش بە عەرەب و تورکمانوانەوە بۆ حسابێکی زۆریان لەسەرەکەوت. ئەو لیوای کە شەی شێرکۆ فەرماندەی بوو، ئەتوانین بڵێم یەکەم لیوا بوو کاچوو سەنگەریان لێدا بەرامبەر بە هێزەکانی تۆریست داعش پاشەوەی کەوا ناوچەکانی قەزای حەبیجە و ناحیەکانی دەوروبەری کامی کۆنتڕۆڵکار لەیان داعشەوە هێرشی تۆریستانی داعش بەرەو کەرکووکات. ئەو بوو یەکەم هێز بوو کە توانی خۆی لیواکەی ڕوبەڕووی ئەو تۆریستانی داعش بنەوە. شەی شێرکۆ خەسڵەتێکی بوو لە فەرماندەیە، لە فەرماندەیکردنە خەسڵەتەکەی بوو دەبوایە لە هەموو بچووکترین شەڕ، گەورەترین شەڕ ئەگەر لیواکەی یا هێزەکەی تووشی بووە بەرامبەر بە تیرۆریستانی داعش دەبوایە خۆی بچێتە پێشەوە. و ئەوەش وای کرد کە شەی شێرکۆ لە سەنگەری پێشەوە شەهید بێتوانە. ئەو دارانە دیوە، ئەو دارەکە سەری تۆپەکەی تەلووەرد ئەوە تەلووەرد. شێرکۆی فاتیح شوانی لە ماوەی 40 ساڵەی خەباتی خۆی و بنەماڵەکەی هەمیشە حزوریان لە چوارچێوەی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانە بووە، چونکە شێرکۆکەی شوان، شێرکۆکەی گەرمیان، شێرکۆکەی کەرکووک و یەکێتی هەم پەروەردەی قوتابخانەکەی مام و هەمیش پەروەردەی بنەماڵەیەکی تێکۆشەر و هەوێنی کوردایەتی بوو. ئێمە تاریخیەن کە ئیناسم من لە باوکیەوە باوکی کە لە هەرێمی چواری شارباژێر بوو، دوای ئەو کاتێک کە مەڵبەندەکان دروست کرا من مەسئولی عسکەری مەڵبەندی دوی سەرگەڵوو بووم، کاک فاتیح هاینام مەسئولی تیپەکەی سەرگەڵوو و باوکی کاک شێرکۆ. کاک فاتیح ژێکە بوو لە تێکۆشەرەکانی و پیاوێکی لەو بنەماڵە خەڵکی دێ بنن لە ئەسڵا لای چەند چەماڵ و لای مەنتقەی شوان، هەموو ئەوە تێکەڵەیەکەیە کە ئەمە لە باوچ و باپیریان و لە کەسوکاریانەوە کە یەکێکن لە بنەماڵە تێکۆشەرەکانی سنوورەکەی خۆیان. ئەو بنەماڵی هەر لە شۆڕشی لول و هەم لە شۆڕشی نوێی گەلەکەمان لە ڕیزی پێشەوەی خەبات و تێکۆشان و کاری سیاسی و کاری پێشمەرگایەتی بوونە. باوکی شەی شێرکۆ کاک فاتیحی جوانەمەرگ یەکێکە لە تێکۆشار هەر دێرینەکان و یەکێکە لە کەسە دیارەکانی ئەتوانم بڵێم سنووری کەرکووک و گەرمیان و چەمسەماڵ پێشمەرگەیەک و فەرماندەیەکی بەرچاوی شۆڕشنوێی گەلەکەمان بووە. ساڵی 2014 پاش هاتنی تیرۆریسانی داعش بۆ عێراق و هەڵمەتیان بۆ داگیرکردنی خاکی پیرۆزی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی شۆڕشگێڕ و نیشتیمان پەروەر دەیان فەرماندەی وەک لیوا شێرکۆی قارەمانی بەخشیە خاک و نیشتیمانی کوردستان. بۆیە لە یادی 5 ساڵی شەیدبوونی فەرماندە لیوا شێرکۆ فاتیح شوانیدا تەنها پەیامی بەردەوامی بۆ خەباتی لیوا شێرکۆ دووپات دەکرێتەوە. گۆران سەیدنووری، گەلی کوردستان.